Stonehenge is an ancient stone circle, roughly 4,500 years old. The age, the location is 80 miles west of London. من نوزاد زەبار مامۆستای ئینگلیزی لە قوتابخانەکانی عیشق و نیلوفەر. ئێستاش مامۆستای ئینگلیزی پۆلی دوازدە و یاریدەدەری بەڕێوەبەرم لە ئامادەی نیلوفەری کچان. 8 ساڵە مامۆستام و لە ساڵی 2002 وەک قوتابی لە قوتابخانەی عیشق وەرگیرام. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە بەشێکم لە سەرکەوتنەکانی قوتابخانەکانی عیشق و نیلوفەر کە زیاتر لە 30 ساڵە لە هەرێمی کوردستان خزمەت بە کەرتی پەروەردە و فێرکردن دەکات و جێپەنجەی دیارە لە پێگەیاندن و دروستکردنی چەندان کەسایەتی گەورە و پێگەیاندن و ئامادەکردنی چەندینەوە بۆ داهاتوو. ساڵانە سەدان ئەستێرەی گەشت لە ئاسمانی قوتابخانەکەمان لە شەقەی باڵ دەدەن و بەو کەسایەتیە کاریزمایی لە قوتابخانە بۆیان دروست دەکرێت لە کەرتە جیاجیاکان خزمەت بە شار و وڵات دەکەن. ئارەزوومانە ئێوەش لەم کاروانە ڕوو لە ئاسۆیەدا لەگەڵ خۆمان ببینین.